خوشک و برابر ڕێزەکان، بێگومان نیعمەتی ئەمن و ئاسایش یەکێکە لە گرنگترین و گەورەترین نیعمەتەکانی خوای پەروەردگار. ئەگەر ئاسایش و هێمنی باڵ بەسەر هەر گەل و نەتەوەیەکا بکێشێت، خەڵکەکەی دڵنیا ئەبن لە نەفس و ماڵ و شەرەف و ناموسیان. لەژێر سێبەری ئاشتی و ئاسایشە خەڵکی دەحەسێنەوە بە تەئکید، زیاتر ئەتوانن پەرستەکانیان ئەنجام بدەن، ئاین و شەریعەتەکەی خوای گەورە جێبەجێ بکەن. لە وەختێکە ئاسایش لە وڵاتە بەرقەرار ئەبێ، ژێرخانی ئابووری و ئیقتصادی ئەو وڵاتە گەشە ئەکا، کار و کاسبی زۆر ئەبێ، دەستبەتاڵی کەم ئەبێ، جموجۆڵی بازرگانی زیاد ئەکا، شتومەک هەرزان ئەبێ. لەو کاتەیە ژیانی کۆمەڵایەتی خەڵکیش ئاسایی ئەبێتەوە، خێزانەکان دروست ئەبن، ژیانی هاوسەرگیری زیاد ئەکا، مناڵەکان لە کەش و هەوایەکی ئاساییە پێ ئەگەن، پەیوەندی خزمایەتیش پتەوتر ئەبێ. خوێندن و زانست نەشونما ئەکا لە هەر وڵاتێکە ئەگەر ئەمن و ئاسایشی تیا بەرقەرار بێ، بە کورتی و بە کوردی. لەژێر چەتری ئاسایش و ئاشتیدا بەختەوەری ڕوو ئەکاتە وڵات، ڕوو ئەکاتە نەتەوە، ڕوو ئەکاتە گەل و نیشتمان، ڕوو ئەکاتە خێزانەکان، ڕوو ئەکاتە تاکی خەڵکەکان. بەڵام خوا پەناماندا ئەگەر ئەمن و ئاسایش لە هەر شوێنێکا نەما، کەس دڵنیا نابێ لە ماڵ و مناڵ و شەرەف و ناموسی، تەنانەت لە گیانی خۆیشی. خەڵکی بە دڵە ڕاوکیەوە ئەژێن، ناتوانن وەکو پێویست عیبادەتەکانیان ئەنجام بدەن، ناتوانن وەکو پێویست شەریعەتەکەی خوا لە خۆیان و خێزان و کۆمەلگاکانیانە جێبەجێ بکەن. یاسا جێگیر نابێ و جێبەجێ ناکرێ ئیلا بەسەر فەقیر و هەژارانەوە نەبێ. خەڵکی مافی یەکتری داگیرەکەن، چینێکی هەلپەرست خۆیان ئەکەنە سەرکردەی خەڵکی و خۆیان ئەگەیەنە لووتکە و باقی خەڵکیش ئەبێ بە ژێردەسەیان و ئەیان چەوسێننەوە. ژیانی ئابووری خەڵک تێک ئەچێ، دەستبەتاڵی و بێکاری زۆر ئەبێ، هەژاری زیادەکە، خەڵکی بەس بە نانەسکەی خۆیان هەر هەوڵەدەن بەس نانەسکەی خۆیان و مناڵەکانیان بەدەست بێنن. ڕەشوە و غەش و فێڵ زۆر ئەبێ، ژیانی کۆمەڵایەتیش تێکەچێ، ئاوسەرگیری نامێنێ و کەمەکە، زینا و فاحیشە زۆر ئەبێ، پەیوەندی خزمایەتی سست ئەبێ و لاواز ئەبێ، دزی و جەردەیی و پیاوکوشتن و ڕاوڕوود زیاکە، خوێندن زەربەی گەورەی پێ ئەکەوێ و بەرەکەوێ، زانست کەمەکە، نەفامی و خوێنەواری جێگەیەگرێتەوە. بە کوردی و بە کورتی چی خراپە و بەدبەختی هەیە ڕوو لە تاکی خێزان و هەموو کۆمەلگا و نەتەوە و وڵات ئەکا. هە لەبەر ئەوەیە خوای تەعالا لە قورئانە باسی دوعاکەی پێغەمبەر ئیبراهیممان بۆوەکە، سەڵات و سەلامی خوای لێبێ بۆ مەکە و خەڵکەکەی ئەفەرمێ: رب اجعل هذا بلدا آمنا وارزق أهله من الثمرات. دعاء كالي خوايا جان أمولات أمن آسايشي تيا برقرار بكا، يا ربي خوايا رزق الروزي خلقي برفراوان بكا. چونکە برابە ڕێزەکانم، واللهی ئەگەر خۆشترین خواردنەکانی دنیا، خۆشترین میوەکانی ئەم سەرزەویە لە بەردەستی تۆیا بێ، بەڵام لە دڵە ڕاوکێیا بژێی، بەڵام دڵنیا نەبی کە چی سەعاتێک ئەکوتنە سەرت، چی سەعاتێک ڕێگەت پێ ئەگیرێ و ڕاوڕووتەکرێی، بەڕاستی هیچ لەزەتێکی تیا نییە، هیچ خۆشیەکی تیا نییە. خوای تەعالا یەکێ لەو منەتانە کە ئەیکا بەسەر قوڕەیشە، کاتێک کە پێغەمبەریان بۆ ئەنێرێ و پێیان ئەڵێ بۆ ئیمان ناهێنن، دەی پەروەردگاری ئەم ماڵە بپەرستن، یعنی قەزی کەعبەیە. خوای تەعالا فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. با پەروەردگاری ئەم ماڵە بپەرستن کە لە برسێتی تێری کردن و لە ترس و لە پەژارە ئەمن و ئاسایشی دان.
لحديثك صحيحة هاتوا كإمام ترمذي وابن ماجه وماني أجرنوا پیغمبر خوا صلى الله عليه وسلم باسي قوري أمن آسايش من بوكا أفرمي من أصبح منكم آمنا في سربه معافا في جسده عنده قوت يومه فكأنما حيزت له الدنيا بحذافيرها. هل كسيك لأيوا أقر بياني لخو هلصا لأمن آسايش أجيا لمالكي خويا ترسي نبو قلبك تتسري مالكي ببن سروت ساماني داگير كن هتكي ناموس شرفي بكن لا شيء صاغبو لنا خوشيا أنا أجيا رزق قوتي أو روجي هبو هل هي أو روجة بس بيانيكي ونيوروكي وإواركي وك أوايا مليكي أم دنيايا حموي خوي بي يعني مروب أقر لأمن آسايشا بجي هر ربر أويا بيغمري صلى الله عليه وسلم لحديثي ترى أفرمي اللهم استر عوراتنا يا استر عوراتي وآمن روعاتي ولا شويني تريشا دعاءك أفرمي اللهم إني أسألك العفو والعافية چونك بالراسي أقر إنسان لأمن آسايشا بجي لعافيتها بجي ولا ششي صاغ بي بالراسي خاوني أم دنياي خويتي خاوني أم دنياي هرهم خويتي خوي مليكو باشاي دنياي